والله زەلام گوێنێ پێیان زانێ مەسەلە چییە. بە ئەڵڵا قەسەم سەری باسەکە ئابینێ ناچێت تەماشای ڤیدۆکەت کا بزانێت چی وتووە بە گوێن داتە شۆرێ. ئەچیتە پرۆفایلەکەشیەوە سیرەکەی ئەعلامی ئەحزابی داناوە هی ئیسلامی هەمووی عەرض کردووە و قسەی ئەوان و ئەنجا سیرەکەی باسی ڕەوشتەکە لەناو باسی ڕێزەکە و باسی احترامەکە کەچی پیسترین زمانی پێوەیە بۆ خۆی. یەکێ لە سەحابە بە سەحابەیە گەڵێ کوڕی عەبدە ڕەشەکە هەرو کەلیمە چکە دایکی ڕەشپێز بوو. رسول الله صلى الله عليه وسلم بانگیەکە فەرمێ ئەعەیەرتەه بئومه عەیبدارێ کرد بە دایکی کوڕی عەبدە ڕەشەکە إنك امرؤ فيك جاهلية فەرمی بەڕاستی تۆ کەسێکی جاهلیەتت هەیە ئەی ئەو هەموو گوێنەی تۆ ئەیەی لە کۆمنت ئەو هەموو سوکایەتیەی تۆ ئەیکەی بێ ئەوەی بزانی مەسەلە چییە. والله زەلام گوێنێ پێیان نازانێ مەسەلە چییە. بە ئەڵڵا قەسەم سەری باسەکە ئابینێ ناچێت تەماشای ڤیدۆکەت کا بزانێت چی وتووە بە گوێن داتە شۆرێ. ئەچیتە پرۆفایلەکەشیەوە سیرەکەی ئەعلامی ئەحزابی داناوە هی ئیسلامی هەمووی عەرض کردووە و قسەی ئەوان و ئەنجا سیرەکەی باسی ڕەوشتەکە لەناو باسی ڕێزەکە و باسی احترامەکە کەچی پیسترین زمانی پێوەیە بۆ خۆی. ئەنجا ئەو داوێن پاکی و زمان پاکی و دەست پاکی بە تۆ ئەفرۆشێتەوە. ئەوە کە هێشتا لە حکم و دەسەڵاتان نییەوە و پێکە حکم و دەسەڵاتی هەبێت چی و پێکە ها چی و لێکە نابینی خەڵک هەبێ کافریش بێ بەقەرە و گوێن بە ئەم خۆی بە موسڵمانی جەزانێ ئەوەندە گوێنەیە ئەنجا بڕۆ تەماشای و خەڵکە بکە جاری وا هەیە بە ناوی سوعبەت و قسەی خۆش و گاڵتە و گەپەوە ئیتر هەر زمانی بە گوێن پژاوە هی مناڵەکەشی لە ماڵەوە بە گوێن پژاندووە کە بەڕاستی هەموو ئەم جاهیلیەتە لە ژێر پێی ڕەسوڵ اللهیە صلی الله عليه وسلم. بۆیە کە ویستە بجوڵی ویستە کردارکەی تەماشایەکی خۆت کە بزانە بەرەو کوێ ڕۆی کە بەرەو ژێر پێی ڕەسوڵ الله ڕۆشتی وە جەهەنەمە ڕۆی. بۆیە ئاگاداری خۆت بە.